This is NRT Daily News Analysis. ئایزان و خۆشەویستانی نارتی لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوتان لە بێم کاتتان باش. کامرانم لە بەرنامەیەکی تاوتوێ بەیەوەی عزیز و خۆشەویست شادەبینەوە. لە تاوتوێی ئەمڕۆدا تاوتوێەوە دەکەین ئەخۆ ئاینی ئیسلام تا چەند باوەڕی بە ئازادی مافی مرۆڤ و بە ئازادی ڕادەربڕین هەیە. داخۆ لە ئیسلامدا هەوڵێک هەیە شتێک هەیە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین کەم بکرێتەوە یاخود باوەڕ نەبێ بە ئازادی ڕادەربڕین تەفکیرکردنی شاعیر و ئەدەب و هونەرمەندەکان کێ دەیان کات و چۆن و بۆ دەکرێن. ئەمە لە ئاینی ئیسلامدا ڕێگە پێدراوە. بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم بابەتە لە تاوتوێی ئەم شەودا لە بەشی یەکەمی بەرنامەکەدا میوانداری دکتۆر عەبدولەتیفمان کردووە بەڕێوەبەری کەناڵی ئامۆژگاری. دکتۆر شەو باش بەخێر بێیت. سپاس دەکەم بەختەوە بێ. دەمێ پرسم هۆنداوەیەکی قانع هەیە دەڵێ فەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە لە دێ. ئێوەش لە یەکێک لە وتارەکانتانە لە گرتەیەکی ڤیدۆییشا کە تۆمار کراوە بۆ هۆنداوەی قانع کە باز لە پێکەوە ژیان و یەکسانیە کات تۆ دەڵێ حرامە یان بۆ دەبێمە تەکفیر بکرێت. بەڵێ. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا من تەکفیرم نەکردووە، یعنی ئەوەی کە بیستومە لە فەیسبووکە بڵاو بۆتەوە کەسێکی نزیکی شاعر کۆمەڵی قسەی ناشیرنی بەرامبەر من وتووە و ئیدعای ئەوەی کردووە کە من تەکفیری ئەم شاعرە کوردەم کردبێت بێگومان ئەسڵ و ئەساسی نییە، وەکو تەکفیری شاعرم نەکردووە، نەموتووە کافرە و هەروەها ناوی شاعریشم نەهێناوە، باسی قانعیشم نەکردووە، گرتە ڤیدیۆکەش هەیە. بە هیچ شێوازێک من نە قانعم مەبەست بووە، نە ناویشم هێناوە، نە کەلیمەی کافریشم بۆ ئەو شاعرە بەکارهێناوە، نە بۆ غەیری. هەر نازانم ئی کێشە من ئەوەی کە من مەبەستم بۆ لێرەدا چی بووە، ئەوەیە کە باس ئەوم کردووە جاران، یعنی سەردەمانێک هەبوو لە شەستەکان و هەفتاکاندا، یعنی شەپۆلێکی وەکو بڵێ مارکسیەت و ئیلحاد و کوفر لە وڵاتاندا یعنی پەرەی سەندە بوو کە بانگەشەی ئەوە دەکرا کە هیچ جیاوازیەک لە نێوان نێر و مێدا نەهێڵدرێت. لە دینی ئیسلامدا خۆی پەروەردگار مافی داوە بە پیا و مافی داوە بە ئافرەتیش و حقوقی خۆیان هەیە. هیچ پیاوێک لە ئیسلامدا نەوتراوە پیاو لە ئافرەت باشترە یا پیاو لە ئافرەت چاکترە یا لای خوا خۆشەویسترە، چکە خی گەوردە فەرمێ ئینە ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، بەڕێزترینتان لای خوا ئەو کەسێ بە تەقوا بێ. جا ئافرەتێک بە تەقوا بێت، چاکەکار بێت، بەڕێز و بەڕەوشت بێ، ئەوە لەوانەیە لە هەزار پیاو باشتر بێ لای خی گەورە. وهروها خی گەوردە فەرمێ من يعمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. هەر کەسێک کردەوەی چاکە، چ ژن بێ چ پیاو، چ کوچ بێ چ کوڕ، ئیماندار بێ، ئەوە ئێمە ژیانێکی باشی پێدەبەخشین، فەرقی نییە ذەکەر بێ یان ئونثا بێ. یا خی گەوردە فەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر أو أنثى وجعلناكم شعوبا وقبائل. بگرە لە ئیسلامدا ئافرەت زیاتریش مافی پێدراوە. صحابەیەک پرسیار لە پێغەمبەر دەکات عەلەیهی سڵاو وسەلام، دەفەرمێ من لەگەڵ کێ باش بم؟ دەفەرمێ لەگەڵ دایکت، دەفەرمێ دوجار لەگەڵ چێ؟ هەر دەفەرمێ دایکت، سێەم جار هەر دایکت، چوارەم جار ئەو جا باوکت. کەواتە لە ئیسلامدا ڕێزی ئافرەت گیراوە. ئەمە بڵیت لەم بمبورە لەم گرتەیە کە تۆ باس لەواکی دەڵێیت بم شوێ دەڵێت فەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە ئەو جیاوازیانەی من وەلێ چۆن جیاواز نییە؟ یعنی لێرە ئەتێ بڵی ئافرەت ئەفزەڵی ترە، ئیسلام ئەفزەڵەتی زیاتردا ئەی چۆن؟ کۆمەڵێ ماف بێگومان کە بە ئافرەت دراوە، ینی وەکو ئەو حەقەکە باشبوون لەگەڵ دایک و باوک یا لەگەڵ ئافرەت یا لەگەڵ خێزان. خی گەورە بە پیاوان دەفەرمێ وعاشروهن بالمعروف، فەرمێ لەگەڵ خێزانەکاندان زۆر بە چاچی و بە نەرمی بەڕێزەوە مامەڵە بکەن، و هەروەها لەگەڵ کچەکانتان و هەروەها لەگەڵ دایکانتان. کەواتە ئەو مافە ناسکە، ئەو مافە ڕێزدارە کە بە ئافرەت دراوە بە پیاو نەدراوە لە بەرامبەر یا فەرقیان نییە، بەڵام فەرق هەیە لەگەڵ ئەوەشدا، نەک فەرق لە چیدا هەبێ، فەرق لە حقوقدا هەبێ کە ئێمە بڵین وڵا ئەگەر پیاو
چاکەیەک کە بۆی بە 10 دەنووسێ بەڵام ئافرەت بیکا بۆی بە 5 دەنووسێ شتی وانە لە مافدا ئەمما لە واجباتدا واجباتی پیا شتێکە واجباتی ئافرەت شتێکە جاوتم ئەو مەوجەی کە جاران هەبوو ئەو شەپۆلەی کە جاران هەبوو جیاوازی نەهێنڕێت و لە هەموو شتێکدا ژن و پیا و یەکسان بکرێ بە یەکتر لە ئەرکەکانیاندا ئەوەیە کە من دەڵم دروست نییە و بە حرامی دەزانم ئەمەش بەشێکەوە ئەمەش حرامە دروست نییە ئەو حرامە دروست نییە بەڵێ کە بێت و تۆ تەکفیرکردن نییە نه تەکفیرکردن نەخێر ناڵین کافر دەکرێت فەرق هەیە کە بڵێن ئەم کارە دروست نییە بە جائیزی نازانین لەگەڵ ئەوەی کە بڵێن وڵا هەر کەسێک کردی کافر دەبێت شتیوامان نەوتووە حرامی ئەمە لە چیا لە کاتێک حرامی ئەوەل ئەنی چەند ئاەتێک چەند فرمودەیەکی صحیحەیە کە ئاماژە بەوە دەکات وەک خۆشە ئاماژەت پێکە من خۆم ئاماژەم پێ باش بەس لە چیدا لە چیە لە حقوق و مافدا خی پەروەردگار ڕێزی هەردووچیان دەگرێت پاداشتی هەردووچیان دەداتەوە هەردووچیان خاوەن مافن ئەمما ئەو ئەرکەی لە ئیسلامدا لە هەندێ بواردا بە ئافرەت سپێراوە بە پیا و نەسپێراوە ئەوەش کە لەسەر پیاوە لەسەر ئافرەت نییە بۆ نمونە یعنی ئێستا بۆ نمونە کە سەیری کوردستانی خۆمانکەین چێن لە بەرەکانی جەنگ بەرامبەردا عجوەستاون خوشکانمانن یا براکانمانن برا پێشمەرگەکانن یا ئافرەتانن کە غالیبە ئەوەیە کە پیاوە بۆ چونکە هەر لە ئەسڵدا ئەو ئەرکە لەسەر پیاو دانراوە نەک لەسەر ئافرەت دانرابێ لە بەرامبەردا ینی حمل و سک و پەروەردەی مناڵ و شیردانی مناڵ ئەرچی چێیە ئەرچی ئافرەتێکە تۆ بڵێ وەڵام من بە یەکەوە مساوی دەکەم و هیچ جیاوازیەک نییە ئەوەیە کە من بە جائیزی نازانم بەڵام لە ئاینی ئیسلامیان لە مێژووی ئاینی ئیسلامە نمونەی حەزرەتی عایشەی خێزانی پێغەمبەری ئیسلامی کە لەو نمونانەی کەیەوە بەردەوام باسیەکەن ڕزای خوا لەبێ بەڵێ وانێ لە چیدا بەڵام لەوەی کە ئافرەتێکی باش بووە ژن بووە کە بۆ نمونە من وتم لەوانەیە ئافرەتێک کە بێ 1000 پیاو بێنێت ئێستاش دێڵم من ئافرەت بە چاوێکی کەم سیر ناکەم بەڵام دەبێ ئافرەت مەقامی خۆی ئەرچی خۆی و هەروەها پیاویش ئەرچی خۆی باش مەقامی ئافرەت چیە سەر ئاینی ئیسلام نمونەم ئێستا بۆ نمونە ئافرەت دەتوانێت نمونەم هێنا برا بەڕێزەکەم من دایمەن هەر لەو کەناڵی ئێوە نمونەم بەچی هێنایەوەتم بۆ نمونە ئەگەر سەیری دوو سیارە بکەین سیارەیەکی مارسدیس کە سیارەیەکی موریحە و بۆ سواربوونی خاوەنەکەی و دووسێ کەسی لەگەڵ سوار دەبێت بەڵام بە گەڵابەیەکیش بێنین کە بۆ باری چەو و لم دەبێت ناکرێ بڵین وڵا قەیچەکە بە هەردووچیان یەک ئەرچیان لێ بنین کە دەڵین وڵا قەمەرەکە بۆ بار نابێ مانای بێڕێزیکردنی لەگەڵ قەمەرەکە بیکەین دەڵین لە ئەسڵدا بۆ ئەوە دروست نەکراوە ئەمەیان بۆ شتێک دروست کراوە ئەوەشیان بۆ شتێک دروست کراوە ئەو کەسانەی براکەم ئەو کەسانی کە دەڵێن تەشبیهی خراپە خۆی لە قەزیەکە حاڵی نابێ من ناڵێم ئافرەت سیارەیە ناڵم پیاویش سیارەیە من دەڵێم دائما نمونە بۆچی دێنرێتەوە بۆ کەسی عاقڵ کە لە شت بگات دەڵێم دوو سیارە تەماشا دەکەین هەر یەکەیان دەورێک دەبینێ ڕۆڵێک دەبینێ کە بێن بڵێم وڵات دەبێت لەمە دووە ماشدیسەکە چەوی لێبارکەین گەڵابەکەش نەفەری سوارکەین ئەمە دەڵێن تێکمان داوەڵەکەمان شێواند هەر یەکە و لە بواری خۆیدا نەک بێن بڵێم من وەکو بەناو ڕۆشنبیرێکی تاریکبیر کۆمنتی نووسی بوو ئەمە بێڕێزیە مامۆستا مرۆڤ بە سیارە تەشبیه دەکات تەشبیهکردن نییە تەشبیهکردنی ئەدوارە بەڵام بۆ کەسێک کە تێبگات باش لەو تارێکا ڕخنە لەو کەساناگری کە لە ئەوروپا بوون و لە ئەوروپا هاتوونەوە ئاماژە بەوە کەی دەڵێ ئەمانە چیان هێناوەتەوە بۆ ئێرە کواشتی باشتان چیتان کردو بۆ ئێرە بۆ کوردستان لەمە بزانم مەبەستە لەمە چیە یەکەم دووەم لەگەڵ مەستیشی کێوە لەگەڵ ئەمەدا پرسیارێکی دیکە تۆڵی ئەو کەسانی کە لە ئەوروپا هاتوونەتەوە پرسیارێکی دیکە ئەوەیە مامۆستا دەپرسن ئەی سەلەفیەکان چیان کردو بۆ کوردستان زۆر باش کاتە دوو پرسیارە دوو لقا لقی یەکەمیان وە نەبێ من هەر کەسێ بچێتە ئەوروپا بە کەسێکی خراپی دابنێم یا بە کەسێکی تاوانبار و مجرمی دابنێم یا وەکو بوهتان بۆ من کراوە لە کۆمەڵی ڕۆژنامە و لە کۆمەڵی فەیسبوک و ماڵپەڕەکاندا نووسراوە وڵا دکتۆر عەبدوڵەتیف لە وتارێکی جومعەدا وتوێتی ئەوەی بچێتە ئەوروپا کافر دەبێ حاشا وەڵا ئەمە بوهتانە ئەو هەموو بوهتانەش کە دەکرێت ڕۆژانە جا کەسێکی علمانی بیکە کەسێکی ینی متعصبی حیزبایەتی ئیسلامی بیکە کەسێکی تەکفیری داعشی بیکە هەرچی بیکە هەر یەکە لە لای خۆی بوهتانێک دەکات و دەڕوات بە فەزڵی خوای گەورە منیش ئەوەی کە بە حەقی بزانم دەیڵێم و گوێ نادەمەوە ئەوڕیشیان لێ نادەمەوە بەڵام ئایا من وتومە ئەوی بچێتە ئەوروپا کافرە حاشا وەکەلا با بێنن لە گرتە ڤیدیۆیەکدا لە نووسینێکی مندا بڵێم ئەو کەسەی بچێتە ئەوروپا کافر نەوتراوە بەس کە دەڵێن چوون بۆ ئەوروپا زەرەری زۆری هەیە هەم بۆ ئیمانت هەم بۆ ڕەوشتت هەم بۆ اقتصادی وڵاتەکەت یعنی ئێمە کەسەیەکن گەنجانمان هەمووی ڕۆیشت گەنجانمان کوڕەکانمان ڕۆیشتن بۆ ئەوروپا باشە چ ڕوو دەدا ئایا بیر ناکەینەوە ئەو کۆمەڵگایە
يعني دیاردەی يعني ئافرەتی قەیرەی تێدا زیاد بێت ئەمە وتم سێ ڕوانگە لە ڕوانگەی دینیەوە لە ڕوانگەی ئەخلاقیەوە لە ڕوانگە دینەکەەوە تووشی تاوان ببێ لەوانەیە زۆربەی کا تووشی تاوان بێ ئەگەر سەیری ئیحسائیاتی يعني پیجە ڕسمیەکان و موقع ڕسمیەکانی ئەمریکا بەریتانیا ئیسپانیا کەنەدا ئەو وڵاتانە بکەین کە باس لە بارودۆخی وڵاتی خۆیان دەکەن ڕێژەی اغتصابی ئافرەتان دەستدرێژی کردی سەرکچان ڕێژەی سپڕی قوتابخانەکان ئافرەتان لە قوتابخانەکان کچانیان ڕێژەیەکی یەکجار نسبەت زۆرە کە هەمووی لای ئێستا ئەو ڕێژەیەشت لەلایەکە بۆ نمونە بە تەنها لە شارێکی بۆ نمونە بەریتانیادا زیاد لە 7 مزگەوت بوونی هەیە کە بەردەوام مەسەمبڵی نوێژتیا دەکرێت زیاتر لە 10 قوتابخانەی خوێندنی قورئان لەگەڵ ئەوەشدا لەگەڵ بێگومان باشەوانی کە بیانەوێت ناچنە مەکان بۆ دروست نییە نابێت قەت ناڵین ئەوەی کە لە ئەوروپا بێ غەڵەتە خراپە نەفی عامە نەکردو بەگشتی بەڵام دەڵێن شوێنێکە لەوانەیە ئەو گەنجەتیایدا تووشی ئەوە بێکە ناحیەی هەڵس و کەوتی ناحیەی ئەو عیفەت و تەهارەت و پاچێتی کە هەیەی لەوەیە لە دەستی بدە واقعی ئەوروپا شاهیدە لەسەر ئەوە ئەگەر کەس یەقینی هەبێت لەوێ لە دەستیدات والله یەقین چێت تۆ بچیت یعنی دەم بنزینێکەوە دەم ئاگرێکەوە و بنزینیشت بە خۆت داکردبێ بڵێ من یەقینم هەیە ئاخر کاکە لەوەی بسووتی پڕشکت پێ بکەوێ یا دەست و قاچت بەستنەوە فرەت دەنە ناو بەحرێکەوە بژڵێن وریا بە نەخنچیت تۆ بچیتە شوێ گەنجی ئێمە لە وڵاتی خۆی ئەگەر ئیمانەکەش نەیجێڕێتەوە لە کاری خراپە لەوانەیە شەرم و حیا و کۆمەلگایەکە بیجێڕێتەوە فلانە کەس دەیناسێ ئەو دەیناسێ کۆمەڵش تێرنەوە نیکە ئەوجا من قەت نەموتوە ئەوەی چووە هەمووی خراپ بووە یا ئەوەی لەوێ بۆمان هاتوێتەوە هەمووی خراپ بووە بەڵام حرامیش نییە بەڵێ حرامە بێگومان حرامە ئیلا کەسێک بۆ مەسلحەتێک بۆ ضرورەتێک بۆ ئیشێک بۆ خوێنێک دەچێت ضرورەت نییە کە خەڵک دەچێتەوە نەوەڵا ضرورەت نییە لە وڵاتی ئێمەدا لە کوردستانی ئێمەدا هەر چەندە ناڕەحەت بێ دەبێت سەبر بگرین تەحمل بکەین ئەمما هەمووی دایکمان و خوشکمان و کچمان و خێزانمان جێبێڵیم بچینە ئەوروپا چ ضرورەتێک لەوەدایە باش ئەو نیە قەیرانانی کە ئێستا لە هەرێما هەیە ضرورەت نییە بە هەوڵی چاکردنی بدەین نەک جێبێڵین کاول بێت نابێت جێبێڵین من و تۆ گەنجانە یاخود هەمومان پێویست هەمومان بەشی دومی تەوەرەکە ئێوە چیتان کرد ئێمەی سەلەفی چیمان کردو لەم کوردستانەدا خۆی هەندێشت هەیە خەڵک وا دەزانێت ماستە بە لێویەوە دیاربێوەکو کوردە فەرمێت بەڵام شت بۆکردن هەر ئەوە نییە کە من جادەیەک ڕابچێشم و ئەها کاکە گیان ئەو گەڵابەی سەلەفیەکانەوە قیرتاوی ئەم جادەیە دەکات فلانە نازانم نەخۆشخانەژەوە سەلەفیەکان کردویانە ئینسان تەنها بریتی نییە لە جەستە ئینسان بریتە لە بیر و باوەڕ بریتە لە ئەخلاق بریتە لە ڕەوشت بریتە لە ئەو ئینسانیەتەی کە تێیدا هەیە ئەگەر بێت و دکتۆرێک پزیشکێک کاتێک کە تۆ دەستێکت بریندار بێت چارەسەرت کە مامۆستایەکی سەلەفیش کاتێک کە کەسێک فکری تێکچێ بیر و باوەڕی تێکچێ عەقیدەی تێکچێ ڕەوشتی تێکچێ غەڵەت بڕوە ڕاستی دەکاتەوە نەسیحەتی دەکات ئەگەر بێت و بانگەوازی ئیسلام لەناو کۆمەلگایەکدا نەبێ ئەو کۆمەلگایە بەرەو فەسادی و بەرەو بەدڕەوشتی و بەرەو زوڵم و ستەم دەڕوا بۆیە بوونی داوای سەلەفی لەم کوردستانە خێرێکی زۆری بە خەڵک گەیاندووە هەر نەبێ ئەوە خەڵک گەیشتۆتە ئەو قەناعەتە کە هیچی تر سوزدە بۆ دار و بەردێک نەبا بەڵێ هەمانە سوزدە بۆ قبرێک دەبا هەمانە تەواف بە دەوری قبرێک دەکانێک لە بە دەوری کەعبەدا بیکە هەمانە هانا بۆ شەخصێک دەبا جگە لەمە ئەو هەموو فکرە تەکفیریەی کە لەم کوردستانە هەبووە وەحید کە لە ساحەکەدا ئیشیان لەسەر کردووە ساڵانێکە دژی فکرەی تەکفیر بوون سەلەفیەکان بەرپەرچیان داوەتەوە تاکە کەس لەو کوردستانەدا لە هەموو کەس زیاتر بە بەڵگەی علمی بەنووسین بە ڕاگەیاندن سەلەفیەکان ئەو ڕۆڵیان بینیوە گەنجی ئەم کوردستانیان تێگەیاندۆ بە جوێرەی توانە لە ڕوانگەی مینبەرەکانمانەوە کەناڵەوە بتوانین ئەو گەنجە تێبگەینی کە ئەو فکرە توندڕەوێتی تەکفیرێتیە ئەوە ئیسلامنی و ئیسلام بەری باسی کەناڵە ئەمە خزمەتە بەم گەنج و بەم میلەت و وڵاتە کراوەیاننا ئەگەر داوای سەلەفی نەبووایە زۆرینەی هەرە زۆری گەنج ئەمڕۆ لەگەڵ داعش دەبوو ئەوانەی کە لە ئەوروپا هاتوونە تۆ نەیانتوانێشتی تازە بێنەوە لە بواری ئیدارەیە لە وڵاجە هەر کەسێک لە ئەوروپا هاتبێتەوە و خزمەتێکی هێنابێتەوە سپاسی دەکەین تۆڵی کوچیان هێنایەوە وتم چی وتم نەفی عام ناکەم من نەفی عام ناکەم ناڵم وڵا هەرچی چۆتە و هاتوتەوە بە خراپە گەڕاوەتەوە هەتاچیان هێنایەوە تاکتاچیان کەشتی باشی هێنابێتەوە دەستخۆشی لێ دەکەین و سپاسی دەکەین و شایستی کەس شتی نایە دەستخۆشی لێ والله شتی باش بۆ خزمەتی میلەتە دەستخۆشی لێ دەکەین علمی غەربی بێنێتەوە هەر شتێک لە خزمەتی ئەم وڵاتەدا بێ غەربیش بێ بای غەربیش بێ فیزیایە تەکنۆلۆژیایە هەرچی هەیە خزمەتی ئەم وڵاتە بکە کەس لارینی ئەو جەبا بزانین سەلەفیەت کە بریتیە لەو دینی پێغەمبەر و سەحابە لەسەری بوو عەلەیهی سەڵات وسەلام
يعني كوتة سلف يعني بيشين دين قديمك أو دين قديمك في غمر وصحابة لسيري بيش أوي كتشي لدايق به بيش أوي كأو حزبانا أو طريقتانا لدايق بن دين إسلام هربوا إما دلين أو دين إسلام أو دين إسلام دجي بيش كوتنية لقل بيش كوتني تكنولوجي دجنية أجر وابد إما دلين سلفي إما كنالي أسماني من هي أنا إما بيش كوتنية بيش كوتنية باش لسرو كنالي أسماني تشر كومنت قاتبوا لبيجي نارتي دلين أم كنالا كي دعمي كاد لكاتك ڕیکلامێکی ئۆتۆشیان نییە ئەگەرمان سەر بەخۆن کێ پارەیان داتێ چۆن دامیەم کەناڵاکەن چۆنی قەمەڕەکەن زۆر ئاسانە کەناڵی ئامۆژگاری ئەگەر هەر کەسێ متابعی کردبێ لە شریتەکەدا بەردەوام دەنووسێت کەناڵێکی سەر بەخۆیە هیچ لایەنێک و حیزبێک و مؤسسەیەک پشتگیری ناکە مسلمانان خێرخوازان کۆمەک و هاوکاری بکەن بۆ ئەوەی ئەم کەناڵە بەڕێوە بچێت سوپاس بە خوای پەروەردگار خەڵکی ئەم وڵاتە کەسانێک هەیە کە زۆر زۆر بە ئینشیراحی سەدرەوە بە دڵفراوانیشەوە یارمەتی کەناڵەکەشدا و بەڕێوەش دەچێ و هیچ مشکلەشمان نییە سوپاس بە خوای زەکات ئەمانەیان هینە خێر و حەسەنە و سەدەقاتی خەڵک زەکات نییە زەکاتیش حەڵاڵە بۆی زەکات حەڵاڵە باش وتت هیچ شتێکی ڕۆژاومان پێ هین نییە گەر چاک بێت چاک بێ نەخێر بەڵام لە زۆربەی ئەم کۆمپانیا گەورانەی دنیادا و کۆمپانیانەوێ ئافرەتیشی تیاکات ئافرەت بەڕێوبەری کۆمپانیاکەی بەڕێوبەری گشتیە لە هەموو بەشەکانی کۆمپانیایی شەکات بە حشمەتەوە بە ڕەوشتەوە بە جوانیەوە ئیشکا هیچ ڕۆشت ینی چۆنە کێشەمان چییە ئەوان چۆن بە حیشمەت و ڕۆشتەوەکەن هەر براکەم ئیسلام ڕێ لە ینی ئیشی ئافرەت ناگرێت بڵێ وڵا ئافرەت نابێت هیچ ئیشێ بکات هەر ئافرەتی بیکە حشمەت و ڕۆشتەکە ویستم ئەو حشمەت و ڕۆشت برای بەڕێزم با من خزمەتێکت کەم لەم ڕۆژانەدا وەکو مامۆستایەکی ئاینی خەڵک تەلەفۆنم بۆ دەکات تەلەفۆنێکم بۆ هاتووە لە یەکێ لە دائیرەکاندا دەڵێ مامۆستا من خێزانم مۆزەفەیە مۆزەفەیە و لە دایرەیەک لە دایرەکان ناوی ناهێنم بۆی کەشف نەبێت و نەزانرێت کە کوێیە خێزانم لەگەڵ مۆزەفێکی پیاو بووە ئەو پیاوە اغتصابی کردووە تەعەدای کردووە ئێستا من چی بکەم حاڵم چییە ئەگەر سەتری کەم پیاوەکە حاشا ئەوەندە نەفس نزم و بەدڕەوشتە کۆمەڵێک دەیەوێت ئیهانەی بکات و کۆمەڵێک کاری یعنی وەرقی ضغطی لەبەردەستە لێرەدا کە ئیسلام دەڵێن نابێت لە ژوورێکدا کچێک و کوڕێک بە تەنها دانیش باش ئەگەر لە کۆمپانیا بوون منە لە کۆمپانیای ئەپڵ بۆ فلانە کۆمپانیا فلانە کۆمپانیا ئەم کۆمپیوتەری کە دروستەکرێت بەڵێ ئەگەر ئافرەتێک بێت حیجاب نەبێت تەنورێکی کورتی لەبەرا بێت خێرەکەی بۆ من شەڕەکەشی بۆ خۆی دروستە جایزە خێرەکەی بۆ من شەڕەکەشی بۆ شەڕەکەشی بۆ خۆی ئەپڵەکە دێتە بەردەستی من مۆبایلەکە دێتە بەردەستی من بە پارەی خۆم دەیکڕم ئەویش کافرە یەهودیە نەسرانیە بودیە من حەقم چییە یعنی هەر فەرمانبەرێک ژن و پیاوێک لە ژوورێکا بێت جایز حرامە بەتەنها هەر ژن و پیاوێک بەتەنها لە ژوورێک بن حرامە نصی حدیثی پێغەمبەر عليه الصلاة والسلام ما اختلى رجل بامرأة إلا كان الشيطان ثالثهما هیچ ژن و پیاوێک بەتەنها لە ژوورێک نین إلا شەیطان سێهەمیان دەبێت ئەگەر پیاوەکەش تەقوای بەقوت بێ یعنی شەیطان زاڵترە بێ بەسەر ڕوح ڕەحمانێک ئێمە دەڵێن دروست نییە نەمانوتوە هەر ژن و پیاوێک لە ژوورێکدا بوون وەڵا بڵێنەوە زیناکارن باش حرامە حرامە بڵێ بۆ چونکە ئیسلام ڕێدەگرێت لە هەر ڕێگەیەک کە بەرەو خراپە بدبا یعنی وەسیلەکان دەبڕێت ئەنی ناچاریە ئافرەتێک لە دایرێکا داوام مەکات بژێوی ژیانی لەسەر ئەمەیە پیاوێک بە هەمان شێوە لە تەنیشتە گەر تەقواکەریش بن ئەمە حرامە پرسیاری شەرعی لێکردن دەڵێم حرامە بڵێ حرامە باش لێگومان ئەمەش هەرچی مامۆستای ئاینی ئەم کوردستانەیە ئەو پرسیارەی لێ بکەن هەمووی هەمان وەڵای من داتەوە ئیلا کەسێک نەبێت کە لەخوا نەترسێت و ماستاوچی بێت بەمانایە بێت ڕێگری لەوەی کەژن بێتە دەرەوە خوێنێت لە زان کۆ بێت من چی وت باسی ئەوەم کرد کە ژن و پیاوێک بەتەنها نابێت لە ژوورێکا بن باز لەوە دەکەم کاتە دەرەوە لە ژوورێکا بۆ نمونە حرامە باش حکمی کەسێک چییە کە باوەڕی بەخوانی و بێ باوەڕە دێمە سەرەوە بەڵام وەڵامی پرسیاری یەکەم بۆچی کە ئیسلام حرامی کردو دەزانی هۆکار چییە بۆی ناموسی گەنجانمان و خوشکانمان و کچانمان بپارێزێت دەنا ئایا خوای گەورە چه زەرێک دەکات ئەو پارێزراو نییە ئەو ئێستا سبب معرضە بۆ ئەوەی کە تووشی خراپە بن وەکو ئەو نمونەی کە بۆم جێڕایتەوە وەکو ئەو نمونەی کە بۆم جێڕایتەوە معرضە گەنجێکە شەهوەتی هەیە ئارەزووی هەیە لە پاڵیشیدا کچێک دانیشت و ئەویش مرۆڤێکە خۆ مەلایکە نییە معرضە بۆی شەیطان فێڵیان لێ بکە بەڵام بەمان شێو ماڕز نجاریوە لە شوێنێکی گشتیا لە جادەیەکی گشتیا لە شوێنێکە ئەوەش بووە ینی حاڵتەکان زیاترەوەن کە لە ژوورەکان بێگومان باش حکمی کەسێک کە باوەڕی بەخوانی و بێ باوەڕە هەر کەسێ باوەڕی بەخوا نەبێت ئینسانێکی کافرە
حکومەکەی چیە لە ئیسلام؟ کافریشە بۆ ئاگری جەهەنەمیشە. ئەوە لە عەقیدەی ئیسلامدا. خوایەکی خالق کە تۆی لە دڵۆپە ئاوێک دروست کردووە، دوایی دەتکاتە پارچە گۆشتێک، دوایی دەتکاتە ئێسقانت بۆ دروست دەکات، دوایی شکل و شێوازت بۆ دروست دەکات لە ناو ڕەحمی دایکتدا، دوایی 8 مانگ دەتهێڵێتەوە. هەندێک جار خوای گەورەوا دەکات ئەو پارچە گۆشتە فڕێ بدرێتە دەرەوە نەبێتە ئینسانی کامل بۆی تێبگەی مرۆڤ عقلت هەبێ تۆ لەوە دروست دەبی، خوا لەوە تۆ دروست دەکات. جاری واشەیە خلقەتت کامل دەکات من مضغة مخلقة وغير مخلقة لنبين لكم. ئەو جارە کە لە دایک دەبێت خوای گەورە وای کردووە پێشتر خواردنی ئەو کۆرپەلەیە لە ناو چی دایکی لە ڕێگای ناوچی بوو کە هەر دێتە دەرەوە پێشترە وافرەتە شیری نەبوو، ئەو جا خوای گەورە دەکات وافرەتە شیری هەبێ، ئەو مناڵە پێویستی بە شیرە، وردە وردە گەورەت دەکات رەب العالەمین. ئێستاش تۆ بڵێ وەڵام باوەڕم پێی نییە، باوەڕت پێی نییە تۆ کافری، کەسێکی بێعەقڵ و کافریت. لەسەر ئەوەی ژن و پیاوێک بەیەکەوە بن بەڵێ لە زۆربەی دنیادا لە دەرەوە بۆ نمونە ئەم ژن و پیاوانە بەیەکەوەن زۆربەی جار لە یەک ژووران لە مەترێکان، بەڵام بەپێی زۆربەی داتا زۆر داتای دقیق هەیە. هەندێک جار دەستدرێژی اقتصاب لە وڵاتە عەرەبیەکانە زیاترە بۆ نمونە وەک لە وڵاتانە. هەندێک جار سیرکە بە داتایەک سیرکە منیش داتاکانم لایە ببوورە. ئێستا من نمونەیەک پێڵم بۆ نمونە لە سعودیا ئەو دەستدرێژی کە کراوەتە سەرچی سەر بەرامبەر بۆ نمونە ڕێژەی لەسەر نێرینەش باشە ئەندە زۆرە تحدا دەکەم. باش قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. من دفاع على السعودية ناكم بقشتي ولاة مسلمانة كان دلم هر هموي باسي كردستاني خومان دكم روجنا من لكردستاني خومان براشير نكم نيويورك تايمز دايك كتابكش بيبشانيا لجامعاتي إيما باسي كردستان استا باش هر كسي اللي أنا كتابك نوسي ولا سر هر نوسيتي رازنا كات خضرو كردنا بروزو راسانا كسي الأخوانة ترسي لم كردستاني إيما لزانكو كان من كشان من قران من دياردي لەگەڵ ڕێز و احترام و تەوقیرم بۆ خوشکانمان بۆ کچانمان دیاردەی یعنی کاری سێکسی و فاحیشە و سکپڕی زۆرترەیە لە ئەمریکا و بریتانیا و ئیسپانیا. لەکوێ بۆت بخوێنەوە داتاکان لەکوێ زیاترە بۆ وەڵامدەوە لەکوێ زیاترە تۆڵم بڕۆ لە ئەوروپا زیاترە کوا لە کوردستانی ئێمە سواز بخوا پاکە بۆ دینەکە ڕێی لێگرتو برا شیرنەکەم دینەکە ڕێی لێگرتو نەک ئەلمانیەت ڕێی لێگرتو عادات بەڵێ کلتور و عادات کلتور و عاداتیشمان کلتور و عاداتی ئیسلامە کەواتە شانازی باش کۆمەڵگەی کوردی ئەگەر ئەم کلتور و عاداتی لێ دەرکەیت بەڵێ ئاینی ئیسلام دەتوانێت ئیدامی بات بە تەنها ئاین کلتورەکەمان لە ئاینمان جیانابێتەوە برام کلتوری ئێمە کلتورێکی ئیسلامیە مسلمانە الحمد لله. سيرك لأمريكا لسطح حفتان من الممرضات يتعرضن للتحريش الجنسي مع الزملاء في العمل. بلغو تشيبو بلغا كم أوتا لا الصفحة الرسمية التابعة لوزارة الصحة الأمريكية. أي بو أوي من وزارة الصحة الأمريكية وانيا باشا أوي منيش وزارتي روشنبيري لبي الرقي بيداوا وتم استاب كباسي سعوديا بوبكيت يا باسي قطر بوبكي من لقطر ناجيمو أوي بيشيلين إلا صفحي رسمية بيستا والصفحي الرسمي أمريكا خويتي ولا بون باسي أم كردستان بكم من بشيارم لتوكل براكم توج لواني للجامعية أم كردستان تخرجت كربه لكردستاني إما ديار دي يعني كاري فاحشة وكاري سيكسي وكاري سكبربوني كان هيا يا أوروبا هيا زور كما لە ئەوروپا هیچ نییە. ئێ باشە بەڵام خۆخۆتە زانی زۆربەی مۆزەکان ژن و پیاوەکان لە شوێنێک شابەیە کۆدامەکەن و تا کەمیشە خۆتەڵیت. ئاخر چی ڕێی لێگرتوین براشی نەکەم چی ڕێی لێگرتوین دینەکەیان یەقینیان هەیە ئەکەواتە بۆڵی حرامە نابێ بن. ئەو دینە ڕێت لێ دەگرێت بۆ مجتمعێکت هەیە مجتمعێکی مسلمانە هەم تەنیشتت مسلمانە ئەوی تریشیان هەم مسلمانە مامۆستاکەت مسلمانە دەچیتە دەرەوە کۆمەلگات مسلمانە ئەکەواتە بە لە ژێرێک شابەیەکەوە بن ئەمە مسلمانە پاراستیتی تۆی پاراست ئەمما تۆ بچی لە ئاگرێک نزیک بیتەوە تو لەوەی تووشی بی ئێمە کار دوکیان مسلمان و ئەم ڕێژە باشە هەیە ئیتر بۆ حرامە سەر دەچێشێ بۆ خراپە کە لە بەتەنها بن ستا تۆ ئینسان کە جار وا هەیە ترسی خوا لە دڵیدا نەبێ شەرم هەیە وایە تا تۆ هاتووی بەرامبەر کامێرە من و تۆ ڕاوەستاوین و دانیشتوین لێرە سەیری کە خۆمان ڕێک و پێک کردووە و بەجلێکی محتەرەم بۆ چونکە خەڵک سەیرمان دەکات شەرم دەکەین ئەی کە بچیتە ماڵەوە لەوانەیە بەبێ جامەیەک و بە فایلەیەکی علاگەوە دەیت و دەچیت و هیچ ئاسایشە بەلاتەوە کەواتە کۆمەڵێشت چ ڕێت لێ دەگرێ شەرم حیا لە ئومەتی ئێمەدا ئومەتێکە حیای هەیە شەرمی هەیە هەندێک تەورێمێ زۆر بە خێرای بچمە سەری چۆن لە مافی مرۆڤ ڕوان مافی مرۆڤ ئەو مافە مرۆڤەی کە ئێستا غەرب بە ئێمەی دەفرۆشێتەوە لافی پێوە لێ دەدا کە لە قەڕنی حەفدە و هەژدەمەوە حەفدە هەم و هەژدە هەمەوە
ئەمریکا و فەڕەنسا و ئەو وڵاتانە بەریتانیا هاتن دەستیان کرد بە دانانی مافی مرۆڤ ئەویش نەتیجەی چی بوو بەرهەمی چی بوو بەرهەمی ئەو هەموو حەربی عالەمی یەکەم و دووەم کە زیاتر لە 54 ملیۆن یەکتریان کوشت و قەتڵ و عامیان ئەو جا سەیریان کرد وڵا پێویستە مافی مرۆڤ بێت ئیسلام 14 قەڕن پێش ئێستا مافی مرۆڤی داناوە 14 قەڕن پێش مافی مرۆڤی ئیسلامە مافی مرۆڤ لە ئیسلامدا هیچ دەستور و یاسایەک نییە مافی مرۆڤ داوەکو ئیسلام ئیسلام مافی پشیلەیەک دەدا ئیسلام مافی سەگێک دەدا ئیسلام مافی مرۆڤ دەدات مناڵێکی بچووک بێ ئافرەتێک بێ پیاوێک بێ گەورە بێ پیرێک بێ لە کوردستانی ئێمەدا چەند خانەی پیر و پەکەوتەمان هەیە بڕۆ سەیری ئەوروپا و بەریتانیا باوەڕتان مافی مرۆڤەیە لە ملیۆن لە ملیۆن ملیۆن لە سەد نەک ملیۆن لە ملیۆن مافی مرۆڤ بەس لە ئیسلامدا هەیە براکەم ئەمما ئەوەی شیعاراتە کوا مافی مرۆڤ بەڵام مافی مرۆڤەوەی کە هەیە زۆر ئاساییە گەڕژن و پیاگ لە شوێنەکە بەیەکەوە بنیت بۆی باوەڕتان بنێکە باوەڕتان بەکامیان هەیە مافی مرۆڤ باوەڕمان پێێتە ئەو سنوورەی کە زەرەر لە مرۆڤەکە نادات کە زۆر جار بەناوی مافی مرۆڤەوە زەرەر لە مرۆڤ دەدرێت ئێمە دەڵێن مافێک ئەو مافە دەبێت چێ بۆ دانێت چێ ئەو مافەت بۆ دادنێ ئەو خوای کە تۆی دروست کردو مافەکەت بۆ دادنێ زۆر باشە تۆی دروست کردو دەزانێت مافت بۆ دانێ دەزانێت چی بۆ تۆ باشە و چی بۆ تۆ زەرەرە بۆیە باوەڕ بە دەستوورێکی ئیسلامی هەیە ئەی بێگومان دەستورێک خالقەکەم دانی چۆن باوەڕم پێی نییە باش باوەڕ بە ئازادی ڕادەربڕین هەیە ڕایەکی باش دەربڕێ قبولمانە ڕایەکی خراپیش دەربڕێ لەگەڵ وانە بوو خراپە من ناکاکە باش نەک لەگەڵ من لەگەڵ چێ ڕای لەگەڵ ئەوە نەبێ ئەو خالقی کە دروستی کردووە چکازانی چۆنە قەزیەکە ستا بۆ نمونە ئێمە دوو سایدێکمان هەیە سایدێکیان ئاوا دەڕوا سایدێک ئاوا دەڕوا چی ئەم یاسا و دەستوری دانا کە دەبێت ئەم سایدە ئاوا بڕۆ ئەم سایدە ئاوا بێ دایرەی مرور وانی ڕێگاوبان کە سارەیەک بێ بە عکسەوە بێ ئێمە بڵین کاکە بگەڕێەوە تۆ کاریسەیەک دروست دەکەی بڵێ کاکە جابۆ ئیلا دەبێت دایرەی مرور یاسادا بنێ من بە کەیفی خۆمە حڕم ئازادم نە حڕ و ئازادنی تۆ فیتنە دروست دەکەی ئێمەش دەڵێن خوای پەروەردگار یاسایەکی داناوە مرۆڤ لەسەری بڕوا هەر کەسێ پێچەوانە بێتەوە چۆن سیارە پێچەوانە بە سایدێکدا بێ فیتنە دروست دەکا ئەو مرۆڤژەوا دروستی لە ئیسلامە ئەوانە کێ ئەوانی کە بۆ ئاڕاستێنە ئەوانەی کە بە پێچەوانە دێن کەسانێکی سەر لە شەواوە باش زۆر بە کورتی وەکو سەرخۆشێک بە عکسەوە بێژاوە یەک وەڵامی ئەمە موێ زۆر لە ئەوانی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجەکە نارتی نووسیبیانە وێنەگرتن و مۆسیقا حرامە مۆسیقا حرامە حەدیثی لەسرە لە صحیحی بخاریدا پیامبری خوا علیه الصلاة والسلام دفرمي قومانك دين لآخر زمان يستحلون الحر والحرير والخمر والمعازف بالك وحلال لكن كموسيقى بالك أما مسألة وين قرتن وين جوري هي وين كبو مصلحتك منفعتك هر تشتك كسودي تدابت درست إن شاء الله بلجرز سرهم كنال شيء أسماني ما أو كنال بفيديو حديث صحيحني لسروي لهر مالك وين وصكبت نجي تيا دروسني حديث أي شون بيجومان حديث بالله حديث قصي مني كم ترلخ لك كتيمة شيء تبي لدوته والله بيامي من أويا كسانك كهيج بلقي شيء روايان بيني برامبر من بي روبرو دابن شيء وقصبك بعد روبهتان لك أي تو ما دقة كسب لي روبرو دابن بعد روبه لا بقصكاني إما بيني والله شيء علمي بداته شكو والله بعلمي بأدب وبزور جرينجا أما يعني حركة سل خوي وبي بهتانك أما يشي ضل ما داعش يشي ضل أما كسب شيء خارج تكفيري دكا يشي ضل شاعري كافر كردو يشي ضل بون من أمانة دجي ملتك يعني باوريان ببيش كوتني حموشي درويا بهتانة أم درو بهتانة بو تشبيه دكم القافلة تسير زور سپاس بۆ دکتۆر عەبدوڵەتیف بەڕێوەبەری کەناڵی ئامۆژگاری سپاس بۆ لەم تاتوی لەگەڵم ئازان و خۆشەویستان بەشی دومی تاوتوێ بەردەوامە بێت تەوەرێکی دیکە و میوانێکی دیکە و گۆشێکی دیکە بینەرمان بن